پەلە بکە و خۆت تۆمار بکە لە بۆنەی زانستی سەرۆکەکان. دەزانیت بۆچی بە سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ دەوترێت بۆنەی زانستی سەرۆکەکان؟ لەم بۆنەیەدا لە نێو ئەو 35 پسپۆڕەی کە لە 21 وڵاتەوە هاتوون 10 سەرۆک بوونیان هەیە. لەوانە پرۆفیسۆر ئێچ پاترێڵ سەرۆکی کۆمەڵەی ئەوروپی نەشتەرکارانی سنگ، پرۆفیسۆر کۆین کێرسێ سەرۆکی کۆمەڵەی بەلجیکی نەشتەرگەری بۆری خوێن، پرۆفیسۆر جۆزی ڕیباس سەرۆکی پێشووی گروپی جیهانی دیواری سنگ، پرۆفیسۆر ڕافل ئەلێکساندەر سەرۆکی پێشووی کۆمەڵەی سویدی نەشتەرکارانی سنگ، هەروەها سەرۆکی پێشووی کۆمەڵەی سویدی نەشتەرگەری، پرۆفیسۆر ئەیمەن ئەلمەسری دامەزرێنەر و سەرۆکی کۆمەڵەی عەرەبی نەشتەرکارانی سنگ، پرۆفیسۆر جۆسی کارلۆس سەرۆکی پەیمانگای نایۆن ئینستیتوێت بۆ توێژینەوە و ڕاهێنان لە نەشتەرگەری شان و ئانیش، پرۆفیسۆر ئیمان تەوفیق دامەزرێنەر و سەرۆکی کۆمەڵەی میسری سۆنەری دەمار و ماسوولکە، پرۆفیسۆر کۆرکوت بۆستانجی سەرۆکی دۆمەینی سنگ لە کۆمەڵەی ئەوروپی نەشتەرکارانی سنگ و دڵ، پرۆفیسۆر عەبدسەلام حینتاتی سەرۆکی کۆمەڵەی نەشتەرگەری سنگی تونس، پرۆفیسۆری یاریدەدەر عەبدولئەمیر موحسین حسێن سەرۆکی بەشی نەشتەرگەری بۆری خوێن لە ئەنجومەنی عەرەبی بۆ پسپۆڕیە پزیشکیەکان. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.